أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. هو الذي أنزل عليك الكتاب منه آيات محكمات هن أم الكتاب وأخر متشابهات فأما الذين في قلوبهم زيغ فيتبعون ما تشابه منه ابتغاء الفتنة وابتغاء تأويله وما يعلم تأويله إلا الله والراسخون في العلم يقولون آمنا به كل من عند ربنا وما يذكر إلا أولو الألباب. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان سڵای و خی پەروەردگارتان لێبێت. بەردەوامین لە باسکردنی بابەتی فیتنەی تەکفیر و مەترسیەکانی و لە باسکردنی بنەما شەرعیەکانی و بیری هەڵگرانی ئەم فکرێکە ئەوان چۆن لەم بابەتە ئەڕوانن. لە دەستی ڕابردووە قسەمان لەسەر پێشینەیە کرد لە بابەتی تەکفیر و سەرەتای سەرهەڵدانی ئەم بیرە لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. طبعا هەڵگرانی ئەم بیرە لە زمانی ئیمامی ئەبوو بەکرا و ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ هیچ بەڵگەیەکی مێژووی نییە بۆی ئەمانە کاریا چالاکی یا هەڵوێستێکیان هەبوو بێ واتە خامۆش بوون لەو قۆناغەیە. لە سەردەمی ئیمامی عوسمانیشا تا 6 ساڵ لە خلافەتی عوسمان ئەمانە کێشەیان نەبوو. لە دوای 6 ساڵەوە کێشە دروست بوو لە خلافەتی عوسمانە. ئەوانەی کە سەری فیتنە بوون لە کێشەکەیە ئەم تەکفیریانە بوون، ئەو خەواریجانە بوون کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێشتر ئاماژەی پێدا بوون و مەترسی سەحابەکانی لە مەترسی ئەمانە ئاگادار کردبووە. طبعا هەر ئەمانەش بوو دەستیان چۆ خوێنی حەزرەتی عوسمان پیاوێکی بەتەمەن زاوای پێغەمبەر صلی الله عليه وسلم دووجار سەحابیەکی مبەشەر مژدەی بەشتی پێدراوە. ئەم پیاوە لە تەمەنی 82 ساڵیە ئەو بێوجدانانە سەریان بڕی بەسەر قورئانەوە لە کاتی قورئان خوێندنە کوشتیان شەهیدیان کرد. لەبەرەوە ئەم فیتنەیە لەو سەردەمەوە زیاتر بروزی کرد تا گەشتە سەردەمی ئیمامی عەلی. لە سەردەمی ئیمامی عەلی ئەمانە کە مەشهور بوون بە قوڕا وەکو عەرزم کردن ئەمانە لایەنگری ئیمامی عەلی بوون. لەسەر فیتنەی شەهیدکردنی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کێشەکەوتە بینی ئیمامی عەلی کە خەلیفە بوو لە مەدینە لەگەڵ معاویە کە والی بوو لە شام. طبعا جەنابتان ئەزانن عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ یەکێکە لە ئەندامەکانی بەنی ئومەیە لە عەشیرەتی بەنی ئومەیەیە. معاویە لی بەدەنگ هات لەسەری بە جواب هات کە ئەبێت تۆڵەی خوێنی عوسمان بکرێتەوە. ئیمامی عەلیش ئەو کاتە ئامادە بوو تۆڵەی خوێنەکەی بکاتەوە کە وەفتەکەی معاویی بردە ناو خەڵکەکەەوە گوتی چێ عوسمانی کوشتووە 12,000 کەس هاواریان کرد گوتیان ئێمە کوشتومان و شەهیدمان کردووە. ئیمامی عەلی فەرمی ئێستا تۆڵە ناکرێتەوە لێگەڕن با ئەم جێیشە بڕواتەوە با جێیشی شام بڕواتەوە با جێیشی کوفە بڕواتەوە چۆ بڕواتەوە دواتر ئێمە ئەتوانین بە ئاسانی خوێنی عوسمان وەرگرین. وەالحاصڵ ئەم کێشە سیاسیە پەرەی سەند تا ئەوە بوو لە ساڵی 37 کۆچیە شەڕی سەفین ڕوویدا. لە شەڕی سەفینە جێشی معاویە و جێشی ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ پێکیانە کێشە. خوێنێکی زۆر ڕژا لەسەر ئەم مەسەلەیە. دواتر معاویە کە هەستی کرد جێشەکەی توانای بەرەنگار بوونەوەی جێشی عەلی نێت کە جێشی عەلی زۆرترە شەرعیەتی بەقووەترە. عەمری کوڕی عاس ڕاوێژی کرد بە معاویە گوتی با بە جێشەکە بڵێن قورئان بکەن بەسەری ڕم و نێزەکانیانەوە ئەگەر قورئانیان بەرز کردەوە ئیمامی عەلی سامی قورئان ئەیگرێ شەڕەکە کۆتایی پێدێنێ و لەم وەزعە نەجاتمانە بێ. فعلا ئەوەیان کرد کە ئیمامی عەلی بینی جێشی معاویە قورئانیان بەرز کردەوە ئیمامی عەلی بڕیاری دا شەڕ ڕاگرێ فەرمی دەست لە شەڕ کۆتاکەن و جێشەکەیشی موافق بوون لەسەر ئەمە. دواتر پەیوەندی سیاسی دروست بوو دانوستان دروست بوو لە بینی ئیمامی عەلی و معاویە بڕیاریاندا بەوەی حەکەم دابنێن لە بینی خۆیانە بۆ ئەوەی ئەم خوێنە خۆش ببێ کۆتایی بەم کێشەیە بێ. معاویە عەمری کوڕی عاسی کرد بە وەکیلی خۆی. ئیمامی عەلی ویستی عەبدوڵای کوڕی عەباس دابنێ ئەوان نەیان هێشت ئەم خەواریجانە نەیان هێشت سەری فیتنەکان گوتیان بانگی ئەبوو موسای ئەشعەری بکە بیکە بە وەکیلی خۆت. ئەبوو موسای ئەشعەری بۆ لەبەرەوەی ئەبوو موسای ئەشعەری دەستی لەم فیتنەیە نەبوو لە حیجاز بوو نەهاتبوو بۆ شەڕ. گوتیان پیاوێکی ساڵح و پیاوێکی چاکە کە هاتن سوڵحیان کرد. لە کاتی سوڵحەکەیە کە سوڵحەکەیان نووسیەوە ئیمامی عەلی فەرمی بنووسن هذا ما قاضى عليه أمير المؤمنين مع معاوية بن أبي سفيان. طبعا ئەوان خەواریجەکان ئامادە بوون لە مۆزوعی سوڵحەکە و لە مەجلیسی سوڵحەکە ئامادە بوون. عەمری کوڕی عاس گوتی نابێ بنووسی ئەمیر المؤمنین. گوتی ئەگەر ئێمە بە ئەمیر المؤمنین بزانین شەڕت لەگەڵ ناکەین
لەبەرەوە گوتی ئەبێ بنووسی ناوی خۆت و باوکت بنووسی. ئیمامی عەلی فەرمی باشە ناوی خۆی بنووسە عەلی کوڕی ئەبی تاڵیب. ئاوایان نووسی لە کتابەکەی سوڵحیان کرد بەوەی کە جێشی معاویە ئەگەڕێتەوە شام، جێشی ئیمامی عەلی ئەگەڕێتەوە مەدینە. باشە و لە دوای ماوەیەک نوێنەرەکانیان لە شوێنێک لە بینی شام و مەدینە کۆ ئەبنەوە و بڕیار لە سوڵحی نیهایی و کۆتایی ئەدەن. مەوزوعەکە بەم شێوازە کۆتایی هات. دواتر کە گەڕانەوە ئەشعەثی کوڕی قەیس کە جێشی ئیمامی عەلی لە کوفە نزیک بووە، ئەشعەثی کوڕی قەیس یەکێک بوو لەوانی لەگەڵ ئیمامی عەلیا بوو. هاتەوە کتابەکەیان پێ بوو ئەو نووسراوی کە لە بینی ئیمامی عەلی و معاویەیان نووسرا بوو. کتابەکەی خوێنەوە بۆ عەروەی کوڕی جەریر. عەروەی کوڕی جەریر یەکێک بوو لەو توندانە لەو کەسە تەکفیریانە. عەروەی کوڕی جەریر گوتی ئەتوحەکیمونە فی دین الله الرجال. گوتی چۆن ئێوە حکمی خواتان وەلانە حکمی خەڵکتان قبول کرد؟ چۆن لە دینی خوا حکمی خەڵکتان قبول کرد؟ حکمی خوا واضحە، جەماعەتی معاویە بوغاتن. خوای پەروەردگارە فەرمێ فەقاتیلوا الەتی تەبغی حەتتا تەفیئە ئیلی ئەمری الله. شەڕ لەگەڵ ئەو گروپە بکەن کە مل نادا بە حەق هەتا ئەگەڕێتەوە سەر حەق. فەرمی ئێمە ئەم حکمەمان قبول نییە. کە فەرمی ئەم حکمەمان قبول نییە، طبعاً گوتی ئین الحکم ئیلا لله، ئەممان کرد بە دروشمی خۆیان، حکم تەنها بۆ خوایە. طبعا ئیمامی عەلی کە ئەمی بیستەوە فەرمی کەلیمەت حەق ئوریدە بها باطل، فەرمی ئەمە کەلیمەیەکی حەقە بەڵام مەبەست پێی باتیلە. مقۆ لە جێشی عەلیا دروست بوو. ئیمامی عەلی گوێی لێ بوو کابرایەک لە پشتێوە ئەڵێ خەرەجە عەلی وەڕەجع من غەیری شەی. گوتی عەلی جێشێکی برد لەگەڵ خۆیان و بەزمێکی سازان و بەدەستی بەتاڵیش گەڕایەوە. ئیمامی عەلی کە گوێی لە قسەکەی بوو فەرمی للذین فارقناهم خەیر من هؤلاء. فەرمی ئەو جێشی معاویەیە کە دەستمان چووە خوێنیان لەمانە دیندارترن کە لەگەڵمانان بەحساب لەگەڵمانان. والحاصل مەوزوعەکە بەمە کۆتایی نەهات. ئەمانە کە بە سوڵحەکە ناڕازی بوون ئیلحاحیان کرد لەسەر ئەوەی کە ئیمامی عەلی ئەبێ بگەڕێتەوە شەڕ بکاتەوە لەگەڵ جێشی معاویە تا کۆتایی بە سوپای معاویە دێنێ. ئیمامی عەلی ئەمەی قبوڵ نەکرد. طبعاً هەر بۆ معلومات ئەمانە سەرەتا زەختیان لە ئیمامی عەلی کرد بەوەی کە ئەبێ سوڵح قبوڵ بکات لەگەڵ معاویە. پێیان گوت ئەجیب إلى كتاب الله إذا دعيت إليه. گوتی ئەگەر جێشی معاویە داوایان کە سوڵح بکەن بە پێی قورئان سوڵحیان لەگەڵا بکە. هەڕەشەیان کرد وتیان وإلا دفعناك برمتك إليه. گوتی وإلا وازد لێ دێنین تەسلیمی ئەوانت ئەگەین شەڕت پەنات نادین شەڕت بۆ ناکەین باشە کەما فعلنا بإبن عفان. وچۆن عوثمانی کوڕی عەفانمان بەکوشدا تۆش بەکوشت ئەدەین. طبعا ئیمامی عەلی ئەوەیان پێ کردووە لە پێشاو سوڵحیان پێ کردووە، ئێستا ئەیانەوێ شەڕ بکەن و سوڵحەکە هەڵوەشێنەوە. ئیمامی عەلی فەرمی ئەبعد العهد والمیثاق ننقضه. فەرمی چۆن لە دوای ئەوەی کە ئێمە پەیمان نامەمان نووسیوە، ئێمە بەڵێن نامەمان داوە، چۆن هەڵی بوەشێنینەوە؟ چۆن لە دوای ئەوەی کە ئێمە ڕێکەوتوین لەگەڵیانە ئێستا بچین دیسانەوە شەڕ بکەینەوە؟ طبعا ئەوان ئیسراریان کرد لەسەر موقیفی خۆیان. ئیمامی عەلی لە کوفە خوتبەیەکی بۆ دان پاشان کە ویستی نوێژی نیوەڕۆیان بۆ بکە ئەوان بە نوێژی بە ئیمامەتی عەلی ڕازی نەبوون. گوتیان ئێمە هاتوین نوێژ بکەین تحدث الناس أنك قد رجعت عن كفرك. گوتیان ئێمە بیستومانە لە کوفرەکەت پەشیمان بوویتەوە، ئەو حکومەت هەڵوەشاندوێتەوە کە سوڵحت کردووە لەگەڵ معاویە. یەکێک هاواری کرد لا حکمە إلا لله، یەکێکی کە لەم لاوە هەردوو پەنجەی کردبوو بەگوێیا چووە بەردەم ئیمامی عەلی بۆی گوێی لە قسەکانی ئیمامی عەلی نەبێ. أو آياتي بسرا خوينوا ولقد أوحي إليك وإلى الذين من قبلك لئن أشركت ليحبطن عملك ولتكونن من الخاسرين. يعني ليرة بواضحي أوان فتواي كافربوني إمامي عليان دا، فتواي كافربوني معاوية دا، فتواي كافربوني أبو موسى أشعري وعمدي كوري عاصي شاندا كحكم كان بون لبيني معاوية وعليا. طبعا إمامي علي والحاصل نرجكي كده هرشوان يقبو بريالي دا بقريته كبريالي دا بقريته 12,000 لەم سەری فیتنانە بڕیاریاندا نەگەڕێنەوە. ئەمانە بڕیاریاندا لە مەنتیقەیەک لە حەڕەوڕا نزیکی کوفە چوونە ئەوێ لەوێ جێیش و سوپا و خۆیان ئامادە کرد کەسێکیشیان کرد بە ئەمیری خۆیان کە ناوی عەبدوڵای کوڕی کەوا بوو. طبعا ئەم عەبدوڵای کوڕی کەوا دواتر تەوبە ئەکاو ئەگەڕێتەوە لە دوای ئەو عەبدوڵای کوڕی وەهبی ڕاسیبی ئەکەن کە کابرایەکی ئەزدی ئەیکەن بە ئەمیری خۆیان. طبعا لێرە ئەمانە جێشیان بۆ دروست بوو. کە جێشیان بۆ دروست بوو ئەوجا ئەمانە بەم فکرە تونڕەوی و تەکفیری خۆیان دەستیان کرد بە کوشتنی خەڵکی موسڵمان. یەکێک لەوانە پیاوێکیان بینی ڕۆژێکیان ڕای ئەکرد قورئانێکی لە ملا بوو، ئافرەتێک و مناڵێکیشی لەگەڵا بوو، چون گرتیان کە سەیرەکەن عەبدوڵای کوڕی خەبابی کوڕی ئەرەتە.
عەبدوڵڵای کوڕی خەبابی کوڕی ئەرەتیان هێنا گوتیان پرسیاریان لێ کرد تۆ کەی؟ گوتی موسڵمانم. چی ئەەکەی لێرە؟ فەرمووی هاتووم تێئەپەڕم ئەڕۆم بەرەو مەدینە. گوتیان ئەوە چییە لە ملتا؟ گوتی قورئانە. گوتیان ڕێی چییە لەسەر ئیمامەتی ئەبوو بەکر و عومەر؟ گوتی ڕێئیم وایە کە ئەبوو بەکر و عومەر پیاوانێکی باش بوون، خەڵکانێکی باش بوون. گوتیان ئەی لەسەر عەلی و عوسمان؟ گوتی هەر خەڵکانێکی باش بوون و خەڵکانێکی خواناستن و من هیچ ڕێیەکی خراپم نییە بەرامبەریان. گوتیان ڕێی چییە بەرامبەر ئەوەی کە عەلی 20 تا حەکەمی قبوڵ کردووە، حکمی خوای وەلاناوە حکمی خەڵکی قبوڵ کردووە. ئەو گوتی إن عليا أعلم بكتاب الله مني ومنكم وأشد توقيا على دينه وأنفذ بصيرة. قلت علي لمنو إيوال شارة زاتر لكتاب إخوة، وعلي زينك ترى وعلي متقي ترى. قلت إنك لست ممن تتبع الهدى إنما تتبع الرجال. قلت تو كسيكي شون قرآن وبيامي إخوانك كوتوي شون خلق كوتوي تولي ما دام علي كردوتي قبول ما بلام خوا وانا فرمي. طبعا قلت إن الذي في عنقك يأمرنا بقتلك. قلت أو قرآني كلملتا أمر من بيئك بكشتنت. طبعا أو قلت أحيو ما أحياه القرآن وأميتوا ما أماته. قلت أويك قرآن يجيني بيجيني نوي قرآن يمريني بيمريني. قلت يعني قال خويا برديان خوي وخيزانكي وكركش للرجاء برازي كان بيني براس يكيك لخوارج كان لو ترميكي ليا ئەوانەی کە دەستیان کرد بە هاوارکردن گوتیان ئەوە هی کابرایەکی ذمیە، چۆن وات لێ کرد، چۆن ئازارتدا، چۆن کابرای ذمیان دۆزی و سوڵحیان لەگەڵا کرد، پارەیاندایە بۆ ئەوەی لە خوێنی بەرازەکەی ببورێ. هەل لە ڕێگە دارخورمایەکیان بینی، خورماکە دیسانەوە هی کابرایەکی ذمی بوو، چۆن سوڵحیان لەگەڵا کرد خورماکە بخۆن. لەمە لە هەمان کاتە بڕیاریان داوە کە عەبدوڵڵا بکوژن. عەبدوڵڵا گوتی ئیمانداران خوێنی من لەو بەرازە گەورەترێکە ولو خورمایە گەورەترێکە، چۆن خوێنی من ئەڕێژن بەڵام خوێنی بەرازێک ئەدەن بە ناشەرعی ئەزانن. وتیان نا تۆ کافر بیت لەبەرەوەی تۆ شوێنی پیاوەکەوی شوێنی خوا ناکەوی. لەبەرەوە عەبدوڵڵای کوڕی خەبابی کوڕی ئەرێتیان کوشت. ئەجا کوڕەکەیان هێنا، کوڕەکەیشان کوشت، خێزانەکەیان هێنا، خێزانەکەی حامیلەش بوو بە شەرتێ، زۆر لێ پاڕانەوە، لێیان پاڕایەوە گوتی بەم کوژن من حامیلم، سکیان هەڵدڕی خۆیان و مناڵەکەیشان کوشت. ئیمامی عەلی کە ئەمەی بیست بڕیاریدا شەڕیان لەگەڵ بکات، چونکە ئەمانە دەستیان چۆ خوێنی موسڵمان و ئەمانە هیچ موسڵمان، یعنی تەنانەت ئەمانە فیتنەیەکیان بەرپا کرده بوو خەڵکی موسڵمان کە بەلایانە ئەڕووی نەیە بێرا بڵێ موسڵمانم، ئەبوایە بیوتایە کافرم هاتوو گوێم لە پەیامەکەی خوا بێ دەعوەم بکەن. ئەوانش ئەو ئاەتیان بیست بوو لە قورئانە وئین ئەحەد من المشرکین استەجارەک فەئەجیرهو حەتى يسمع كلام الله ثم أبلغه مأمنه. کابرای موسڵمان ئەیوو کافرم ئەهاتن ڕێزان لێ ئەگەر حورمەتیان لێ ئەگەر خواردنیان ئەدایە دوایی ئەیان ئەگەر بیوتای من ئیسلامم قبوڵ نێ ئەیان گەیاندە ئەو شوێنش کە ئەمینە بێتیایە، بەڵام بیوتایە موسڵمانم شوێن کەوتەی عەلی یا معاویە و ئیمانم بەم فکرەی ئێوەنی ڕێک سەریانە بڕی و ئەیان کوشت. ئیمامی عەلی بڕیاریدا شەڕیان لەگەڵ بکە، کە هات شەڕیان لەگەڵ بکە جێشێکی ئامادە کرد. طبعا عەبدوڵڵای کوڕی عەباس وەختی نوێژی نیوەڕۆ بوو گوتی ئەی خەلیفەی موسڵمانان، طبعا ئامۆزای خۆی شەدی ئیمامی عەلی فەرمی لێگەڕێ با بچم قسەیەکیان لەگەڵا بکەم، قسەیەکی خێریان بۆ بکەم عەسا وەلەعەلەه بگەڕێنەوە. ئیمامی عەلی پێی خۆش نەبوو بچێ، فەرمی ئینی ئەتەخەوفهم عەلەیک، فەرمی لێ دەدەزم ئەتکوژن، فەرمی مەترسە لە من. عەبدوڵڵای کوڕی عەباس جلێکی جوانی لەبەر کرد، خۆی بۆن خۆش کرد، ڕۆژ بۆ ناو خەواریجەکان. کە ڕۆژ بۆ ناو خەواریجەکان سەلامی لێکردن، طبعا پێشوازیان کرد، زانیان ئامۆزای پێغەمبەر و پیاوێکی عالم و فەقیهە لە شەرعە. گوتیان چی هێناوتی بۆ لای ئێمە؟ گوتی هاتووم هەندێک شتتان دەربارەی ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێک ڕوون کردەوە و تەوزیحتان پێ بدەم. جئتكم من عند أصحاب رسول الله صلى الله عليه وسلم نزل عليهم الوحي وهم أعلم بتأويله منكم وليس فيكم منهم أحد. فەرمی هاتووم لەلای ئەصحابی پێغەمبەرەوە بۆ لای ئێوە هاتووم، قورئان بۆ ئەوان هاتوۆتە خوارەوە، ئەوان باشتر لە قورئان شارەزان و هیچ کەسێکتان لەگەڵا نییە کە سەحابەی پێغەمبەر بن. طبعا یەک سەحابی پێغەمبەریان صلی الله عليه وسلم لەگەڵ نەبوو، هەموو گەنجی تازە پێگەیشت و ئەو خەڵکانە بوون کە لەو سەردەمی فیتنەیە گەورە ببوون، باشە و ئەو پەرگیریەیان بۆ دروست ببوو. پاشان عەبدوڵڵای کوڕی عەباس پێی فەرموون، فەرمی چ گلەی یەکتان لە عەلی هەیە بە کافری ئەزانن؟ گوتیان سێ گلەیمان هەیە. فەرمی بڵێن. فەرمی یەکەم عەلی حکمی خوای وەلانە حکمی خەڵکی قبوڵ کرد، خوایشە فەرمی لا حکم ئین الحکم ئیلا لله، فەرمی ئەمە یەک. وتیان دووەم
علی ڕێگەی پێداین شەقی معاویە بکەین دەستمان بچێتە خوێنیان بەڵام ڕێگە نادا ژن و ماڵ و مناڵەکانیان بە غەنیمەت بۆ خۆمان بەرین فەرمی ئەمە دوو گوتیان سێم علی لە کاتی سوڵحەکەیە ئێمە گوتوان بنووسە ئەمیرە المؤمنین ئەوان کە گوتیان منووسە ئەمیر المؤمنین علی ڕازی بوو ئەمیر المؤمنینەکەی کوژانەوە کەواتە ئەمیر الکافرین ئەمیر المؤمنین نییە ئەگەر ئەو خۆی ڕازی بوو بۆی ئەوە بکوژێنێتەوە عەبدوڵڵای کوڕی عەباس فەرمی ئامادەن گوێ بگرن گوتیان بەڵێ گوتی سەبارەت بە خاڵی یەکەم ئەڵێن حەکەمی قبوڵ کردووە و حکمی خوای وەلاناوە گوتی خوای پەروەردگار دەربارەی ڕاو لە کاتی ئیحرامە کە ئەفەرمێ لا تقتلوا الصيد وأنتم حرم دوای فەرمی ومن قتله منكم پاشان خوای پەروەردگار فەرمی يحكم به ذو عدل منكم فەرمی خوا خۆی حەکەمی قبوڵە لێرە فەرمی وجدانتان بخەنە کار ئەگەر بۆ خوێنی کەروێشکێک کە ڕوبع درهەمی قیمەتی نییە خوا حەکەمی قبوڵ بێ ئەی خوا چۆن بۆ کوژانەوەی خوێنی دووبەری ئاوا گەورە حکمی قبوڵ نییە پاشان فەرمی خوا دەربارەی کێشەی ژن و مێرد ئەفەرمی فەبعثوا حەکەمەن من ئەهلیه وحەکەمەن من ئەهلیها خوا حەکەمی قبوڵە بۆ کێشەی ژن و مێردێک باشە کێشەی ژن و مێردێک گەورەیە یا ئەم لە شاوی خوێنە کە خەریکە خەڵگە بە کامیان گەورەترن ئەمەیان گەورەترە گوتی باشان پێغەمبەری صلی الله عليه وسلم لە بەنو قوڕەیظە کاتێک کە بەنو قوڕەیظە خیانەتیان پێکرد سعدی کوڕی معاذی نەکرد بە حەکەم بەسەریانەوە ئەم بەڵگانی کە بۆ باسکردن گوتیان ئەم قسانە وایە گوتی هیچ شتێکی ترتان هەیە لەسەر ئەم خاڵە گوتیان نەمانما فەرمی خاڵی دووەم کاڵێن عەلی دەستی چۆتە خوێنی معاویە و ڕازینم بۆ ئێمە غەنیمەت لە ماڵ و مناڵێم بکەین بە غەنیمەت گوتی باشە کە ئیمامی عەلی ئەوان بەغیان کردووە ئیمامی عەلی وتوێتی بەغیەکەیان کۆتایی بێ ئێستا ئەوان قبوڵی سوڵحیان کردو تەواو کۆتایی میهاو مۆزوعەکە خاڵی دووەم ئەگەر گریمان ڕێگەی پێدان فەرمی خات و عائیشە لەگەڵ ئەوانە کامتان ڕازی ئەبن خات و عائیشە بە غەنیمەت وەرگرن و بە حەڵاڵی بزانن بۆ خۆتان یا ئیمانتان بەو ئایەتە نییە کە فەرمی النبی ئەولا بالمؤمنین من أنفسهم وأزواجه أمهاتهم فەرمی ئەگەر قەناعەتتان وایە کافر ئەبن بەمەگە ئیمانتان بە ئایەتێکی قورئان نییە گوتیان ئەمەشمان قبوڵە فەرمی قسەتان ما گوتیان قسەمان نەما گوتی سەبارەت بە خاڵی سێم کاڵێن عەلی ئەمیرە المؤمنینی کوژانۆتەوە لە وەثیقی سوڵحەکەیە گوتی ئێوە بیرتان نییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سوڵحی حودەیبیە کە نووسی لەگەڵ سوهەیلی کوڕی عەمر کە فەرمی بنووسە بە سوهەیلی کوڕی عەمری گوت ئەو کات ئیمامی عەلی سوڵحەکەی نووسی گوتی بنووسە ئەمە ئەو کتابەیە هذا ما صالح عليه محمد رسول الله صلى الله عليه وسلم مع سهيل بن عمرو سهيل كوري عمرو قوتي لو علمناك رسولا ما قاتلناك قوتي اگر بزانين پیغمبري بو شرط لقلقين اكتب اسمك واسم ابيك قوتي ناي خوتو باوكت بنوسا قوتي من اقادارم پیغمبري خواه صلى الله عليه وسلم رسول الله كي كجانوا نوسي محمد بن عبد الله قوتي رسول الله قولي يا امير المؤمنين مقامي نبوت قولي يا امارات قوتيان هەڵبەت رسول الله گەورەترە لە ئەمیر المؤمنین مەقامی نبووەتیش گەورەتە لە ئەمارەت وتی بۆ پێغەمبەری خوا ڕازی بۆ ئەوە بکوژێنێتەوە ئەی بۆ ئیمامی عەلی ئەگەر ڕازی بێ بەمە کافرە بێ کامیانتان پێ گەورەترە هەڵبەت ئەوەی پێغەمبەری خوا کردوێتی صلی الله عليه وسلم گەورەترە و شەرعیترە ئەم وەڵامانی دانەوە گوتی شتێکی ترتان ماوە ئێستا بێنن گوتیان نە هەموو ئەوەی کە لەگەڵ خەواریجەکان بوون گەڕانەوە 8,000 سەرباز لەیان ترازە 4,000 کەسیان مانەوە کە ئێستا ئامادە بوون دژ بە ئیمامی عەلی بجەنگن شەڕێکی خوێناوی دروست بوو لە بینی جێشی عەلی و جێشی ئەوانە وەلەما ئەفەرموون ئەوان تەفروت و نابوون یعنی حتا هەندێک ڕیوایات هەیە کە عەدەدێکی زۆر کەمیان ڕزگاری بوو بەڵام هەر هەڵگری هەمان فکر ڕزگاریان بوو و ئەو فکرە بەو لەناوبردنیش کە ئەو لەو شەڕەیە تووشیان هات کۆتاییان نەهات و ئینەما دواتر ئەوانە بلەویان پێدا ئەو کەسانی کە ڕزگار بوون چون خەڵکیان لە خۆیان کۆ کردەوە و دژی ئیمامی عەلی و پیلانیان داڕشت بۆ شەهیدکردنی ئیمامی عەلی و معاویەی کوڕی ئەبوو سوفیان و ئەبوو موسای عەشعەری و عەمری کوڕی عاص پیلانەکە دژی سیانیان جێبەجێ نەبوو بەڵام دژی ئیمامی عەلی جێبەجێیان کرد ئەوە بوو عەبدوڕەحمانی کوڕی مولجیمیان نارد ئیمامی عەلیشیان شەهید کرد کەواتە دوو خەلیفەی موسڵمانان بەدەستی ئەمانەتیا چون بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەگەر بیان گەمێ ئەیان کوژم چونکە ئەمانە فیتنەیەکی گەورە بوون بۆ موسڵمانان درێژەی هەیە باسەکەمان بەڕێزان بەشی ئەم جارشمان کۆتایی هات تا بەشێکی تر بەخوای گەورە دانەسپێرم وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه